سڵاتان لێبێ بەڕێزان لە بەردەم نەخۆشخانەی هیوان بەشێکی زۆر لە کەسوکاری و کەسانی کە نەخۆشخانەی هیوانێ یاخود نەخۆشانی شێرپەنجیان هەیە هاتوون لێرە بۆی پێداویست و دەرمان و دەرزیەکانیان وەربگرن. دەمەوێت لەگەڵ بەشێکیان قسە بکەم بزانم لە شوێنێکەوە هاتوون وەکیان نەخۆشە و تا چەند ئینسان کە دێتە ئێرە هەست بە نیعمەتی لە ساغیەکە و تا چەند گرنگە ئینسان هەمیشە سوپاسی خوا بکەین لەسەر نیعمەتی لە ساغی کە پێداوین. لەگەڵ ما بن من بەشێک لەو کەسانی کە هاتوون تە بەردەم نەخۆشخانەکە و کەسوکاریان لێرێ وەرەگرم و قسەیان لەگەڵاکەم. السلام عليكم. لكيوا هاتون جناب؟ گیان لە کەلارەوە. لە کەلارەوە؟ بەڵێ. کێتان نەخۆشە؟ وەڵای مناڵێکم نەخۆش. خوای گەورە شفای داوی. چەند ڕۆژارێک دێنە ئێرە؟ وەڵای هەموو چوارشەممەی من گەرێ بێم. هەموو هەفتەیەک چوارشەممە گەرێ بێم ئێرە ئارەوە. کە دێی بۆ وەرگرتنی دەرمان دێ یا بێ سەردانی دکتۆرەکەی پێ بکەیت؟ وەڵای بۆ دەرزیتیم. دەرجەکە تێمە. تا چەند ناڕەحەتە یانی ئەو نەخۆشیە لەسەرەوە مناڵی؟ وەڵای تەمەن زۆر زەحمەتە. زۆر. تا ئاگای لە خۆی نامێنێت تا دەڕۆژ. کاتی دەرجەکەی بۆ پێ زۆر تەمانتر ئەو ئایلە گەرە لە ڕەزەلات ئابێت. ئەڵێن ئینسان هەتا نێتەم شوێنانە هەست بە نیعمەتی لە ساغی زۆر ناکە کە چ نیعمەتەی گەورەیە. نازانیت تا نێدەم شوێنە نازانیت. ئارێ بەخوا زۆر زەحمەتە زۆر بۆ هەکە بڕۆ ناوەتر بێتاقەتەوە هەبڕۆی ناوە. تۆ کە دەیتە ئێرە ئەو خەڵکە بینی چۆنە بەدەزم نەخۆش؟ وەڵای ئانێ دەرەچم ێژی بۆ دنیای دەرەچم لە خەزان دەرەچم یانی تێک چوومە. حەز زۆریش. باشتا چەند هاوکاریتانەکەن لە وەڵای زۆریش. لە هەموو شوێنیشانە خەڵکی بۆ دێرە؟ هەرە وەڵای هاوکاری زۆرەکەن یارمەتی زۆرە دەن. کەواتە ئینسانە بێ هەمیشە سواسی خوا بکە لەسەر ئەگەر لەشی ساغە نیعمەتێکی گەورەی هەیە. تەبعاً زۆر لە ساغی سەرگشتێتی بەخۆ خوای گەورە لە ساغی سەرگشتێتی بەخۆ. خوای گەورە شفا مناڵەکەی و هەموو لایەکیش برای بەڕێزی. ئەڵێن ئینسان دێتە ئێرە هەست بە نیعمەتی لە ساغیەکە کە لە ساغی چی نیعمەتێکی گەورەیە. بەڵێ کاتێ نەخۆشە بینی هەڵە خۆ دەبێت تااقەتە بی لە ساقی سەر هەموویەتی نیعمەتێکی چەند گەورایە ئەگە نەخۆشی بێ هەموو ئایلەکە نەخۆشە. ئێستا بە هەزاران و بە ملیۆنان خەڵکمانەیە لە ماڵەوە دانیشتووە ڕەنگە گلەیی بکات بەڵام بێتە ئێرەم شوێنانە بینی ئەزانێ خوای گەورە نیعمەتێکی پێداوە کە زۆر کەسە ئێستا نیەتی وەکوانی کە ئێستا لێرە هاتوون بەدەستەوە نەخۆش. هەموو کاتێ دوعا بکەی بێژی خوای لە نەخۆشی خراپ لام دەی لەوەی خراپ لام دەی ئەمە مسیبەت ئەمە. ئەو کەسەیەوە چیەوە؟ وەڵی دایکمە لەیرە بەس نازانێت تا ئێستا فەحسەکەی دەرنەچۆ چییە. خوای گەورە شفای داوی ئینشەڵا فەحسەکانی شفاکە. سپاس دەکەم. تا چەند خەڵک پێویستی بەم شوێنانەیە کە خێرخواز یارمەتیم یەکەم جارمەجا تایسە نەچمەدە ناوە. ئارە وەڵا یەکەم جارمە. سەلامت مەمنونتم. خێری بۆکەین خوای گەورە شفای داوی هەموو نەخۆشەکان مەمنونتم سپاس دەکەم. مامۆستا سەلام عەلەیکوم. السلام سەرچاکم باش بە قوربان. لەکوێوە هاتی جەناب؟ کاکە خەڵکی کەرکووک بووم بەس دانیشتووی پیرەمەگرونم. بەخێر بێ سەرچاوە. کێتان لێرە؟ خێزانەکەم نەخۆشی. خوای گەورە شفای بدات. چەند ڕۆژدارێکی نێرە؟ وەڵا 14 ڕۆژدارێ. چەند ساڵ هاتووێرەکە چەندێک؟ وڵای تەقریبەنەوە 8 مانگە. ئارەوە. لەسەر نیعمەتی لە ساغی ئەڵێ نیسان هەست بە ئەو نیعمەتە گەورەیە ناکات تا دێت نەخۆشەکانی ئێرە بین. بەڵێ وایە بەڵێ ئینسان نازانێت حتا نەگاتە ئێرە نازانێت چییە نەخۆشی چییە ڕاستەری. کەواتە لە ساغی نیعمەتە خوای گەورەی داوە خەڵک. نیعمەتێکی زۆر خۆشە ئینسان ئەگە پێی ڕازی بێ ئینسانی ڕازگۆ ڕازی بێ پێ خۆشە بەس ئەگە ئەم نەخۆشیە تەمان یەکە نەخۆش بێ ماڵ کامل نەخۆشە بێ بە جۆرەی ئەو نەخۆشیانە. کەسوکار هەمووی بەدەستیەوە ناڕەحەتە بنێ. بەڵێ ئێرە وەڵا هەتا ئەو دەرزەی دێدەن تقریبا 4-5 ڕۆژ هەروە ناڕەحەتە دوایەوە ئەیسۆن هەروەڵا ئازاری زۆرە. کە دێتە ئێرە حاڵی و نەخۆشانەی ئێرە چۆنە بین؟ طبعا بۆ مستەشفاکەی ئەم مستەشفای هێوا زۆر ڕێک و پێکن لە گەورە و لە دکتۆر و لە حتا فەڕاشان ئینسانێکی محتەرەمن خزمەتی خەڵکەکەن بەسیە ئەم دانیشتنی ئێمە من وا لە بەیانێکەوە سەعات 6ەوە لێرە دانیشتومە تا سەعات ئیتر 10 بێ 11 بێ شەو یەڵە ئەتوانم من ناتوانم بچمە لای دەریەکەم و ئەی بەم لەگەڵ خۆمە خەڵی ئەوەیە خەڵک زۆر دێتە ئێرە جەختیان لەسەر یەکێکە نەخۆشیەکە چوار دی لەگەڵەیە طبعاەوە زۆرەکات بۆ نەخۆش و ناڕەحەت ئەم پشتە بۆ نەخۆشەکان قاڵەباڵێک زۆر ناخۆشە
کەواتە ئەم شوێنانە ینی پێویستە ئەوانی خێرخوازن هەمیشە دەستیان بۆ شوێنانەوە بێت چونکە ڕاستەوخۆ نەخۆش لێرە دەرمان و پێداویستەکەی وەرن والله ماڵیان ئاوا بێ خێرخواز ئەوەنە ئینسانی چاکن ئەوەنە ئینساکی یعنی شتێ بە محتاجی بە شتێکتین یعنی زۆر زۆر بەڕێز باشی نابێت لە کێواتوە لە قەڵازیەوە بەڵێتان لێرێ وڵا کوڕەکەم نەخۆشە وای گەورە شفایدا چەندێکە هاتوچێری پێ لا نزیکەی 2 ساڵە بەڵێ ئەڵێن ئینسان هەتاوەکو نێتە ئەم شوێنانە هەست بە گەورەی نیعمەتی لە ساغی ناکات دێتە ئێرە هەستی چۆنت والله الحەمدوللا ناخۆشە وڵا ڕاستی یاڕەبی خوا کەس شەو نەخۆشەی نەبێ هەتا نەخۆش نەبی قەدری لە ساغی نازانی سپاس بەخوای گەورە ئێرە و خەڵکە چۆنە بینی یعنی کە ئاوان بەدەزم نەخۆشەوە والله ناخۆشە بەستاخی نەویش خوایە دەبێ پێشوگری بن ئینشاءالله خوای گەورە شفای هەموو نەخۆشی بدات ئینشاءالله سپاس دەکەم وتە 2 ساڵات بەڵێ چی بۆکەن دەرمان وەرەگرن یاخود دەرزی بۆکەن چی بۆ وڵی مە ئێستا عیلازی ماڵی هەیە 21 عیلازی 21 ڕۆژی هەیە لە ماڵێ و هەفتەیەک بێ عیلاز بێ بینەوە ئەڵێن ئەو کەسانی کە نەخۆشێکی وایان هەیە زۆر پێویست ئاگیان لە دڵی ئەو نەخۆشە بێ کە بە بەردەوامی ئەنی ئاگیان لە دڵی بێ دڵخۆشی بکەن هەرە وڵی مە منداڵە ئێستا بەخوای زۆر بە زەحمەتە دڵناسک دەبن بە زەحمەت دەبن ئێستا بچینە هەر شوێنێک داوا شتێکا دەی بۆی بکڕین دەبێت دڵی نەشکێنین ئارەوەڵە ئێستا ئێمە من تقریب 2 ساڵە هەمشێرە دەکەین کچێکمان نەخۆش ئارێوەڵە 2 ساڵە دێین ئێرە وەک دەرزەکەی لێدەین ئەوانەی لە تەنیشتمانن خەرچی درێ خەرچی بەسران خەرچی بەغدان ناسری لێ عەماری لێ تەنها هەرێمی کوردستانیە لە هەموو شارەکانی عێراق هەرێمی کوردستان هەر ئەگە هەرێمی کوردستان بۆی هەر زۆر کەم بوو ئێستا لە مەسەل لە 10 نیوەی هەرێمی کوردستانی لە 10 نەفەر 3 نەفەری هەرێمی ڕۆژارێک دێن ئێرە ئێمە 14 ڕۆژارێک ئارێوەڵە ئەڵێن ئینسان هەتا نێتەم شوێنانە هەست بە نیعمەتی لە ساغی و سیحەتی باش ناکات ئەنجا ئەگە تو نەخۆشی نەدینی لەزەر خۆشیەکەت ناکەی لە قەلب ساغیەکە یەک ڕۆژ قەلب ساغی 100 ساڵی نەخۆشی دێنی جا تو خۆتیش نەخۆش نەبی مادام نەخۆشێکت هەبی هامشۆ بکەی خەڵکە بینی لێرە سوود لێ بێتەوە هەیە بۆ 5,000 وا دەگرێ لە ژوورە نیەتی فەقیرە ئەوەی هەی بێ باش ئینسانە بێ هەمیشە لەسەر سیحەتی باش سپاسی خوا بکە شتێکی باشێ هیچ وعدێک خوا لە بیرەکە یەکەم خوا شفادەنێری دووەم ئێرە واسیدا ینی بۆ هۆکارێکە بۆ نەخۆشیەکە و هەر شتێکیش لە لای خوا بێ دەبێت شکربی السلام عليكم رحمة الله قربان سپاس ممنون هەر بۆ وەرگرتنی دەرمان هات والله من عائلەکەم لێرەیە ئەرە والله لەکوێوە هاتوونیەوە والله لە شار باژێڕەوە چەندێکە ینی خێزان خێزانم چەند 10 ساڵە شێشەی خوێنی هەیە هەموو مانگێک دێن بۆ ئێرە هەموو مانگێ بەڵێ ئەبێدین پسەرەیە لە کوردواری خۆمانە ئاڵێن ئینسان هەتاوەکو نەخۆش نەکوێ هەست بە نیعمەتی لە ساغی ناکات سەجەناب ینی خێزان نەخۆشە هیچ خۆشمان نەخۆشەکەوی بەتەشید بەردەشی ناز و نیعمەتی لە ساغی گوێ لێتی نازن شۆ سپاسی خوا بکەین ڕەنگە بێتەم شوێنانە هەستکەی لە ساغی چ نیعمەت من دایم شاوەڕانی ئەوەکەم گوێ لێیە کە لەشم ساخە من لەخوا بەزیابێ ئەمگە دەوڵە هەموو دنیا دەوڵەمەندترم لەشم ساخە تەندروستی باش هەموو دەوڵەمەندێکی دنیا الحەمدوللا پاشایەتیە بەڵێ مەلیکیە کە دەیتە ئێرە ئەبینی خەڵکی زۆر ینی گریانم دێ بۆ خەڵکە گریانم دێ بۆ خەڵکە بێنازە هیوا هەیە پارەی حەپێکی پێێنێ ئیوایە پارەی دەرزێکی پێێنێ ئیوا هەیە وا پێم لە کەرکووکەوە لە بەسراوە لە جوخرماتۆ لە هەموو شوێنەکانەوە دێن وەڵی گریانم بۆیان دێن هەموو شوێنەکانەوە دێن ئارێ وەڵا لە هەمویانەوە دێن لە هەولێرەوە دێن لە دووەکەوە دێن بەڕاستیم خەستەخانەیە بەڕاستی خەستەخانە هیوایە ئەو دەرمانانە ڕەنگە هەم گران بێ هەم دەستیش نەکەوێت لە شوێنەکە لێرە ئەو دەرمانانە لەوانەیە ئەوی ئێمە وەریەگرین بە دە وەرەقەی نەیەن بە بەلاژ یەگرین خێرخوازێ با بەڕێوێرە ئەمە پامێکیشە بۆ خەڵکی خێرخواز کە ئەم شوێنە خەڵکیی زۆری تایە پێویستی بە دەرمان بەڕاستی ئەوی بێوێ ئەوی بێوێ خوای لێ ڕازی بێ خەستەخانەی هیوا دامکە
بەڕاستی ڕاستەوخۆ فەخیر و هەژار و ئەوانەی کە پێویستیان بە دەرمان تایە هەموو چین و چۆژێکی تایە ئەرە وەڵام من ئافرەتم دیوە چوار ناری تا لە سمەی پێەیە چوار ناری پێ ئەبێ بۆ حاڵی چۆن هەموو دەژی بە 15 وەرەقەیە ئەبێ هەموو مانگ دووجار خوێنی تێکرێ چەند ئەو نەخۆشیە ناڕەحەتە لەسەریان واللهی تا چەندە ناڕەحەتی خۆیان نەزان مەگە خوا فرسەتیان بە ئەرێ وەڵڵا گەورە شفادا ئینشاءڵڵا شفای هەموو نەخۆشەکانی مەمنونی سپاسی کەناڵەکەتان نەکەین هەموو مانگێک دوو پارچە پێویستە سێ پارچە لەکوێ دێ لە کەرکووک لە کەرکووک تێم لێرە شێت لەگەڵا هەر خۆ دێیان خەڵکی وەڵڵهی جاران ئەو نەخۆشەکە تێم ژینەکەمە جارە من تێم ئەوها ئێستا بۆ هەردووکتان دێن هەم بۆ خۆتەم بۆ خێزانش زۆر باشە ئەڵێن ئینسانەتان نەخۆش نەکەوێن نیعمەتی لە ساغی نازانێت ئێستا تۆ لێرە پێداویستین ینی نەخۆشیەکەت پێویستە تا چەند ئینسان گرنگە نیعمەتی لە ساغی هەست پێ بکات تا چەند گرنگە باشە ئێوە کە دێن بۆ ئێرە ئەو دەرمان و پێداویستیانە هەمووی لێرە دەسەکەێت تەقدیرەکان معاملەی باشە دکتۆری باشە سێدەریە باشە بزەمەتەکان لەگەڵمان لە گشتن باشە باشە معاملە زۆر زۆر باشە تا چەند زەحمەتی هەیە نەخۆشەکە وەڵڵە زەحمەتی حەبەکەین لە دەشتە لە گیرانە لە تقریبان سێ چوار وەرەقەیە لێرە الحەمدلله هیچ تەسە معاملە لێرە بێ بەرامبەر وەرە ئەبێ ئەسەن وەصلەکە ئەیدەم ناون عنوانەکە ئەیدەم دکتۆر نەجمەدین ئەینوسی بڕ لە سێدەرە بسێنە چەندێکە ینی توش بووی نەخۆشەکە چەند ساڵە بەخە ینی من تقریبا 10 ساڵە 2007 تێم لێرە لە 2007 دێی بۆ ئێرە وەڵڵە لە دوسفرمات و تێم لە کەرکووک تێم خی گەورە شفات دا ئینشاءڵڵا محەممەد مەمنونم لە کار چەند ڕۆژارێ سەردانیێرە وڵی من خۆم ئەم تازاتۆ ئێرە ئەمە یەکەم جارمە دێم تازە داخل کراوە بەڵێ تاز داخلراوە ئەڵێ نەوانی کە نەخۆشی ئێرەن هەمیشە بێ ئاگداری دڵیان بی دڵیان نەشێنی چونکە نەخۆشەکە ناڕەحەتە لەسەر خۆی بۆ هەم کەسێ پێویست ساگا و لە دڵی هەم کەسێ بێ نەگەر نەخۆشیش ئەوە تایبەتە زیاتر ئاگداری ئایشۆنە بە زیاتر ئاگداری بەڵام ئەڵێن ئینسان زۆر هەست بە نیعمەتی لە ساغی نەکە هەتا دێتەم شوێنانە و ئەو خەڵکە بینێ کە بەدەزم نەخۆشیەوە ناڵێن تەشید وایە ئینسان هەتا ئەمانە نەبینێ قەدری لە شتاغی نازانێت ئەوە ئەگەر ڕاستی هەموو کەس یاقی وایە سەردانی ئەم شوێنانە بکات لە بەروی خەڵک نەخۆشی نەبێ بێ سەرێکی ئەم شوێنانە بدا شوێنە بدەی کە بزانی خەڵک لە چی ناڕەحەتی و عەزیەتێکایە ئەو کاتە تۆ قەدری لە شتاغی زانی کە نیعمەتی خوای گەورە ئەم لە ساغی داوا بێت چەندێ نیعمەتێکی گەورەیە کەسێک لە ساقی بێ هیچی دیکەی نەبێ ئەمە بۆ خۆی دەوڵەمەندە خۆی من هەم کاتێک تومەوتم ئەو کەسانە فەقیرون کە نیان نەخۆشن یان نەخسانی ئەندامێکیان هەیە ئەینا کەس نەخۆش نییە و کەس نەبوو نییە هەرچی سەر و سامانش دەبێ بەڵام نەخۆش بی فەقیری هیچی نییە بەڵێ هەچی سەر و سامان هەبێ ئەگەر نەخۆش بووی هەر فەقیری بەس ئەگەر نەخۆش نەبووی هیچ نەبێ هەر دەوڵەمەنی چونکە تۆی تر جەستەیەکی ساغ و سەلامەت بەڵێ تا چەند نەخۆشخانەکە هاوکاری خەڵکەکە دێنێ وەڵڵاهی زۆر ئاگام لێ نییە لەبەرەوەی من کەمتر هاتوومەتە ئێرە لە خۆمەوە هیچ نەڵێم باشترە بەڵێ ئەن لەوانە بڵم چەند جارێکاوە نەخۆشمانەوە بێ سەردانی گێرەم کردووە ئەوژۆک پێویست پرسیارم نەکردو پیاوە خیانەت بڵێ کەواتام شوێنانای بینی زۆربەی خەڵکی فەقیر و هەژارە هاتووە لێرە بۆ دەرمان و چارەسەر وەرگرتن تەشید بەوایە کە نەخۆشە بینی لێرەوە دێت هەستە چۆنە وەڵی تر هەستێکی ناخۆشە تۆ ئەبێ کە هەز نەخۆشەکە بینی هەستکێکە تۆی ئەو کەسە ینی هیچ کەسێک فەرقی نییە لەسەر ئەم عەرزەیە یعنی تۆ بێ بڵێ ئەو نەخۆشە منم کەواتە ئەبێ وە هاسی پێ بکەیت ئینسان هەر نەخۆش ببینێ دڵی ناڕەحەتە بێ وایە بەڵێ خی گەورە شفای نەخۆشی ئەو هەموو لایەکیش هەموو لای بدای ئینشەڵڵا دەستێش خزانتە لەگەڵ تا دادە سەلام عەلەیک چۆنی باشی چاکی لەگەڵ کاکە قسەم کرد وتی ئامۆزایەکمان لێرە نەخۆشە چەند ڕۆژارێ دێن بۆ ئێرە سەردانیەکەن ئەم ساڵامە یەک جار هاتوون بۆ ئێرە کە دەیت ئێرە و خەڵکە بینی نەخۆش تا چەند هەز بە لە ساقی و نیعمەتی لە ساقی نیعمەتی خوای گەورە خۆشە لەش ساقی خوای گەورە خۆشە
جا زۆر هەز بە دڵتەنگی ئەو خەڵکەشەکەی کە نەخۆش ئەوەی کە نەخۆش هەمیشە ینی خەمبار هەمیشە خەمباری بی لەدایە کاکە بووی باس کردم وتی ئەگەر ئینسان هەر نەخۆشی نەبێ جار بێ سەرێکم شوێنانە بدات تا هەست بکات چ نیعمەتێکی گەورەی ئارە بەخوا هەستکەی نەعمەتی گەورەی تەندروستی لەش ساغی ئەم دنیاە هاتووتە ئێرە بۆ ئێستا و نەخۆشانت بینیوە هەستە کردووە ناڕەحەتە ئارە بەخوا زۆر ناخۆشە زۆر هەست بە ناخۆشیەکەمەکە ئێستا هەستەکەی نیعمەتی لە ساغی نیعمەتێکی گەورەیە هەر دایم هەستەکەم کە نەخۆش بی یان نەعمەتی خوای گەورەی لەش ساغی لەم دنیاە ینی ئینسانە گەرۆک و سەر و سامان هیچ نەبێ بەس لە ساق لەش ساقی بەس لەش ساقی هیچ نەبێ لەش ساق بێ سەرەتێکی دنیاە نەعمەتێکی خوای گەورەی بەڵام ئەگەر هەرچیزی شت هەبێت کە ناساغ بووی تر ئینسان بەزەی بخۆی ئارە بەخوا ئارە بەخوا تا چەنە خەڵکە بینی ینی بۆیان خەمبارە بیکە بینی زۆر خەمبارە بم زۆر ئارە بەخوا هەموو زۆر خەمبار لە هەموو شارەکانی خوای گەورەیە هەمووی ئەمری خوای گەورەی خوای گەورە شفای هەمولایەک بدە و دوای خێرش بۆ هەمولایەک بکەی ئامین خوای ئامین خوای والله ئیتر هەموو هەفتەیەکە بێت بۆ عیلاج و دەرتی و ئەوە پێداویستی ئەوە هێناوتانە باشە ئەڵێن ئینسان زۆر هەست بە لە ساغی و نیعمەت لە ساغی ناکە کە تا دێتە نەخۆشانە و نەخۆشە بینی طبعا وایە تا چەند گرنگە ئینسان ینی هەمیشە سوپاسی خوا بکە لەسەر لە ساغی هەتا ئینسان نەخۆش نەکەوێ هەست بۆ ناکات لە شتاقیی بەر نیعمەتێکە خوای گەورەیدا بەڵێ دێتە ئێرە و نەخۆشانە بینی هیچ شوێنەکردن دێن زیاتر وڵی منە هەجارێ تایبەتی مناڵە بچووکانە بینی ئینسان دڵژێکی و ئاو بووی مناڵی بچووکە ئارەوەڵا گەورە تا ڕادەیەک وەرگاگرێ بەس مناڵ ئارەوەڵا ناڕەحەتە بیکە شتانە ناڕەحەتە بیاوە و مناڵانە بین زۆر من باوکیشم هاویزەکە کوڕێ برام تقریبا تەوری نزیکێ 40 ساڵێکە تووشێ نەخۆشی بۆ تقریبا 5 ساڵە یاخوا سەلامەت دەک نەخۆشی جەمعی موسڵمانانە ئینشەڵا بەڵام وەڵایی مناڵەکان زیاتر ناڕەحەتن زۆر ئارەوەڵا بۆ مناڵ کەمتر بەرگەشت بگرێت ئارەوەڵا مناڵ ناڕەحەتە بەڕاستی خوای گەورە شفای براکەی تۆ کە سوکاری تۆ هەموو لایەکەوانش کە دێن الله ئامین وەسپاسی نیعمەتی لە ساغیش بکەین گومانیتیان ئەڵێنەوانی کە نەخۆش شەکەون نەمیشە بە تایبەتی ئەمان نەخۆشی شێرپەنجە بێت زۆر ئاگە لە دڵیشیان بێت دڵیان نشکێن ئاخرەکە هەر لە ئاخرجە هەروە دڵێشایی ڕۆن ئارەوەڵا لە کۆتایی هەروە دڵێشایی ڕۆن خوای گەورە شفای هەموو نەخۆشی ئێرە ئامین یا رب العالمین کاکە سەلام عەلەیکوم باشی چاکی لەکەیوە لێرە وەستاوی وڵی تقریبا ساعت 8:30 بوو 8:30 بەیانی هاتووی بۆ لێتر ویست بچینە ژوورەوە کاکەی لە پرزگای وتی عفو وتی ئەو کاتی داوام بەجار نییە جارێ قەرە باڵخ بوو نیانێ بەڵێ قەرەباڵ لە شوێنێکەوە خەڵکی دێتە ئێرە خەڵکی چمان تێخەکەن زیاتر وەڵا هەموو شوێنێکی بۆیە دەربەنەخانە لە هەولێر و لە کەرکووک و لە بازیان و لە ڕانێ و خەڵاتجیە و کەلار و ئێسامەیەکێک لەوانە مەڵوتی لە دیالە و لە مەتەقەکانی تر عەرەبیەکان شوێتە ئێرە هەموویەتە ئێرە هەرەوەڵا باشە ئەڵێن ئینسان هەمیشە بێت لەسەر لە ساغی سوپاسی خوا بکات چونکە سیحەتی باشە و کاتە هەستی پێکەکەدەی لە نەخۆشانە نەخۆشە بینی خەڵکە بینی کە نەخۆشە چەند گرنگە لە ساغی هەمیشە سوپاسی خوای لەسەر بکەین و ئاگامان لەو لە ساغی بێ کە خوا پێدا وەڵاهی لە شتاغی حتا وەکو نەخۆش نەکەوین نازانین لە شتاغێت چەنە نیعمەتێکی گەورەیە و ڕۆژ هەیەوارە 24 ساعتی خوددا سەر لە سوژداوێ بوون سوپاسگوزاری خوابی بۆ نیعمەتی چاوێک هێشتر کەمە و هێشتر سوپاسگوزارەکە و تەواو نییە باشە تا چەند گرنگە ئینسان ئاگای لە دڵی نەخۆش بێ بۆ نمونە کەسێکی نەخۆشە دراوسێکی نەخۆشە سەردانی بکات دڵی ڕابگرێت دڵخۆشی بکات لەبەرەوەی ئەو نەخۆشیە شتێکە تاقیکردنەوەیکی خوای گەورەیە لەسەر خۆیم نەخۆشانەی ئێرە بە تاکید دڵیان ناسکە بێتەوە یعنی وەکو مناڵێکی تازە فام کە ئێتر تووڕێە دایم عەسەبیە حاڵەتمان نەخۆش کەوتوین بەتاکید بەڵام بەستر ئەم نەخۆشانەی ئێرە بە تایبەت هیوا ناڕەحەتن زۆر دایم تووڕەن دایم عەسەبین ئەبێت تا
هەتا لە تواناتە بێ تەحمولیان بکەی ئەوانێ نەخۆشیان هەیە با سەبریان هەبێ ئینشەڵا خوای گەورە هەم پاداشتیانە داتەوە هەم شفاش بۆ ئەویش بنێ ئینشاءالله خوای گەورە شفای هەمووی لایەک بدا بەڕاستی ئەم نەخۆشانەیە زۆر ناڕەحەتن یعنی زۆر پێویستە لەسەر کەسوکاری نەخۆش تەحمولیان لەگەڵا بکات چونکی بە تایبەتی و بە ئەکسەرێتی نەخۆشەکان عەسەبین تووڕەن لە تاو ئازار و لە تاو حاڵی گیانی خۆیان بێتاقەتی گیانی خۆیان تووڕەن و عەسەبین وەوانە بۆیە کەسوکارە بێ دایم ئاگاداریان بێ و لەگەڵانە هەڵ بکا و سەبریان لەگەڵا بگرێ ئەتا خوای گەورە دەروەکی خێران لێکاتە ئینشاءالله. گرین یا سەردانی دکتۆری پێتر هەفتانێ دە ڕۆژ جارێ چواردە ڕۆژ جارێ فەحسی خوێنی هەیە و عیلاجی هەیە و بەردەوامارە وەڵا ئەڵێن ئینسان هەست بە نیعمەتی لە ساغی و سیحەتی باش ناکە هەتا دێتە ئەم شوێنانە نەخۆشخانە نەخۆشە بین بەتەشید وایە بەتەشید وایە تا شوێنێکە نەیە شوێنەی تەخەسخانە و نازانی لەش ساغی چۆنە تێرە بینی خەڵکێکی زۆر ئەناڵێنێ ئەنج هەستەکەی خوایە شتێکی زۆر باش تا نەی تێرە نازانین چۆنە ئەم هەموو نەخۆشە بینی بەڕاستی لە ساغی نیعمەتی خوایە ینیکەواتە ئینسان لە ساغی بێ و کوایە دەوڵەمەندێکی زۆر بێ چونکە ئەمە نیعمەتێکی گەورەی هەر زۆر بەتەشید ئەرەوەڵا ئێستا بە هەزارەها دەوڵەمەندمان هەبێ بەدەست نەخۆشیەوە بناڵ بەڵێ بەتەشید نەخۆشمان هەیە ئەرەوەڵا ناتوانێت تیکەیە نان بخوا شەکرێتی زەختێتی ئەتانەی تێرە نازانی چەندێک هاتو شوێنە وەڵی تقریبەن مەوا ساڵێک بەڵێ وڵا ئەو برایەکمە بەڵێ مەمنونە ئەڵێنەوانی کە نەخۆشی شێربەنجان هەیە بەردەوام ئاگایشی لە دڵیان بێ دڵیان نشکێن بەتەشید هەرەوڵا تۆزێ عەسەبیە بن کە نەخۆشیەکەن تۆزێ لەگەڵی عەسەبیش دەبن ئێوە چۆنن لەگەڵ وەڵی تا بکرێ باشی لەگەڵێ تا بکرێ دڵی ڕاگرین بەتەشید هەرەوەڵا زۆر سپاسەکەم قوربانە هەمیشە ئاگاتان لێ بێ ئینشەڵا ئەوەش بەخێر و شاگەکی گەورە بۆیەوە مشترەکە یارمەتیەوە ئینشەڵا پشت بەخوای ترەوە خۆشخانەکە چۆنە لەگەڵتانە وەڵی بەڕاستی زۆر ڕێک و پێک بەڕاستی ئەرەوەڵا کارمەندەکان دکتۆرەکان حتا پاکەرەوەکان زۆر ڕێک و پێکن بەڕاستیکی ژەگەر ویستی خێر بکە ئەمە شوێنێکی باشە بۆ یارمەتیم شوێنە بدا چونکار ئەو خەڵکە فەقیر و هەژارەیە زۆربەی هیوا بەخێر ئەڕوا بەڕێوە کەسانی دەوڵەمەند و کەسانی ئەوانەی کە خێرەکەن خێرخواست ئەوانە یارمەتی خسخانی هیوایە با قوربان لە ساغی ئەو نیعمەتەیە کە ڕەنگە زۆر بمان هەستمان پێ نەکردوێ هەتاوەکو کاتێک نەخۆشەکەین ئەنج هەستەکەین لە ساغی و سیحەتی باش نیعمەتی گەورەیە یەکێک لەو کەسانی کە قسەی بۆ کردم وتی ئەگەر ئینسان هەر نەخۆشیش نەبێ جارجار بێت سەردانی نەخۆشخانەکان بکات تا بزانێت خی گەورە چ نیعمەتەیە گەورەی پێداوی ئینسان هەر شتێکی هەبێ هەر سەر و سامانێکی هەبێ بەڵام کاتێک نەخۆش کەوت ینی بەزەیی بەخۆیان دێ غەمبارە چونکە هەستەکە ئیتر تەنهایە بۆیە هەمیشە کە سوکار و ئەو کەسانی کە نەخۆشیان هەیە هەبێ ئاگاداری دڵی بدەن دەزانم بۆ ئەوانیش ناڕەحەتە بەڵام خی گەورە پاداشتی گەورەشی بۆ ئەوانە داناوە کە یارمەتی نەخۆشەدەن و ئەو کەسانێکی کە خێرخوازن و یارمەتی نەخۆشخانەی هیوادەن بەدڵنیایەوە خێرەکان شوێنی خۆی گرتووە چونکە زۆربەی ئەو کەسانی کە دێن ئێرە لە بێتواناییە کە دێن ئەو دەرمانانە ئێرە وەرەگرن چونکە بەڕاستی دەرمانەکانی ئێرە گرانبەهان خەڵکی ئاسایی ڕەنگە بە ئاسانی پێ نەکردرێ بۆیە هەر کەسێک کە خێرخواز بۆ یارمەتی ئێرەیدا بێ بادڵی بە خێرەکەی خۆش بێ و هەر یارمەتێکیش کە لە داهاتووە بیان ئینشەڵا شوێنی خۆیەگرێت بەرنامەیەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ